ڕاستەوەکەین کە لە ماوەی ڕابردوودا باز لە مەترسیەک دەکرا بۆی کە وڵاتان و ڕێکخراوەکان هاوکاری و کۆمەک بۆ ئاوارەکان ڕدەگرنەوەش بە ئامانجی گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان هەروها بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکانی شەڵێت لە ئێستادا هاوکاریەکان ڕاگیراون و حکوومەتی هەرێم هاوکاریەکان دابین دەکات ئەمە لە کاتێکدایەکە لە ماوەی ڕابردوو حکوومەتی عێراق کەمپی ئاوارەکانی داخست و هەروەها سەرجەمیانی گەڕاندەوە بۆ شوێنەکانی خۆیان بەڵام وەکو حکوومەتی هەرێم تا ئێستا فشار لە هیچ ئاوارەیەک نەکراوە بۆی بگەڕێنەوە و هەر کاتیش خۆیان مەبەستیان بێت دەتوانن بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان ئەمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان حسێن غەیدان بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک حسێن سڵاوت لێبێت بەیانیت باش بێت دەمێت سەرتاوە پرسم کە بە گشتی ژماری ئاوارەکانی نیشتەجێی هەرێم چەندن؟ سەڵاو و ڕێز بۆ بەڕێزت بۆ بینەرانی بەڕێز حسێن غەیدان نیە حسێن کەلاری بورن مەبەستان ئاوارەکانی ناوخۆی ئەوانەی کە لە نەتیجەی کردەوە تیرۆریستیەکان و ئیرابیەکان هەر لە ساڵی 2023ەوە دەست ئەم پرۆسی ئاوارەبوونی خەڵک دەستی پێکرد لە پاش پرۆسی ئازادی عێراق وە لە ساڵی 2014 ژمارەی ئەو ئاوارانەی کە ڕوو لە کوردستان دەکراژ و گەیشتە ترۆپکەوە بەگشتی ئەو کات لە حدودی زیاتر لە 2 میلیۆن ئاوارە ڕویان لە هەرێمی کوردستان کرد بەڵام لە پاش 2017 وردەوەدا پرۆسی گەڕانەوەی پێچەوانە ئاوارەکان بۆ شار و شارۆچکەکانی خۆیان دەستی پێکرد بەڵام تا ئێستش زیاتر لە 650,000 ئاوارە لە هەرێمی کوردستان لە کەمپ و لە دەروی کەمپەکان ژیانی ئاسایی خۆیان بەسەرەبن. باشە کاک حسێن دەتوانین بڵین هۆکاری ڕاگررتنیە و هاوکاریانی کە لەلایەن وڵاتان و هەروەها ڕێکخراوەکانەوە پێشتر بۆ ئاوارەکان دابین دەکرا و دەنێردرا لە جاما هاوکاری مادی بێت یاخۆت پێداویستیەکانیان بووبێ بۆیان دابین دەکرا هۆکاری ڕاگررتنی و هاوکاریانە بۆ چیە گەڕێتەوە؟ ئێمە هەر لە سەرەتایی ئاوارەبوونی خەڵکەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی بەرپرسیارەتی کردە ئەستۆی خۆی و لەو چوارچێوەی باوەڕبوونی بە پاراستنی مافی مرۆڤ و ئەو خەڵکانەی کە لێگەیان قۆماوە کاتێک ڕویان لە هەرێمی کوردستان کرد بە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆی زانی کە پێشوازیان لێ بکەوە ئەوەی لە توانایە بێ بیخاتە خزمەتیان بەڵام کە ژمارەکە زۆر لەوە زیاتر بوو کە تەوقعکرا بۆیە UN-ەکان و ئاژانسەکانی ئاژانسە خێرخوازیەکان و تەنانەت هەندێک وڵاتی کۆمەڵبەخشیش هاتن سەر هێڵ پێکەوە توانیمان پرۆسەیەکی باش بە ئەنجام بدن دەست پێ بکەین و تا حدێکی باش کارمان لەسەر ئەو بابەتە کردووە لە ڕاستیشە ئەوەی کە پێداویستی و ضرورەتی ژیان و گوزەرانی ئەو ئاوارە بەڕێزانە بوو لەلایەن هەرێمی کوردستان و بە هاوکاری وەکو باسم کە ئاژانسەکان بۆیان دامین کرا بەڵام لە 2017 بەدواوە کوتم وەساکە بە شێوەیەکتر بوو بە تەحدید لە ساڵی 2000 کۆتایی 2021 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو یارمەتیانەی کە لەلایەن ئاژانسەکانی سەر بە UN و دەستگا خێرخوازیەکان و تەنانەت دەوڵەتانیش کە بۆ ئاوارەکانی ناوخۆوە تەنانەت بۆ پەنابەرانی سووریەش کە لە هەرێمی کوردستان لە ناو کەمپ و لە دەروی کەمپەکانن بڕی یارمەتیەکان کەمی کرد بە دوو هۆکار. هۆکاری یەکەم ئەوەیە کە حکوومەتی عێراقی خاوەن سەرمایەیەکی زۆرە و ڕۆژانە داهاتێکی زۆری هەیە لە فرۆشتنی نەوت بە تەحدید زۆر جار باسەکە بۆ نمونە لە کۆتایی مانگی 6 تا ئاگاتە کۆتایی مانگی 6 حکوومەتی عێراقی زیاتر لە 11 میلیار و 500 میلیۆن دلار فرۆشی نەوتی هەبووە و بەپێی هەموو راپۆرتەکان کە خۆیان حکوومەتی عێراقی و بانقی ناوەندی عێراق بڵاوی یەکەنەوە حکوومەتی عێراق تا کۆتایی ساڵی 2022 ئەبێتە خاوەن سەرمایەی نەخدینەی پاشەکەوتی 90 میلیارد دلار جیا لەو میزانەی کە حکوومەتی عێراق بەکارهێنێ بۆ خەرجی ڕۆژانەی خۆی لە بوارە جیاوازەکان. سەرەڕای ئەوە حکوومەتی عێراقی لەم ساتەی کە من لەگەڵ بەڕێستان و بینەرانی بەڕێز قساکەم خاوەن 130 تەن زێڕی نەخدینەیە لە بانقی ناوەندی عێراق UN-ەکان و ئاژانسە نێودەوڵەتەکان دەڵێن عێراقی وڵاتێکی دەوڵەبەنە لە قۆناغی هاوکاریکردن پێویستە ئەو هاوکاری وڵاتانی تر بکەن نەک ئەوەی کە لەلایەن وڵاتان و ئاژانسەکان و یارمەتی کۆمەک بنرێ بۆ عێراق. ئەوە لە لایەکلاکەی تر
بیانووی وێنەکان بە تایبەت ئەوەی ئەڵێن لە ئۆکراینە لە ئەفغانستان لە یەمان لە لوبناان قەیرانی دارایی و قەیرانی مرۆیی هەیە ئەوان زیاتر پێویستیان بەوەیە کە یارمەتی بدرێن نەگەەوە ئەوارانەی کە ئیستا لە هەرێمی کوردستان دەژین بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆی هەڵساوە بە ڕەگمی کەمبوونەوەی ئەو پاڵپشتیانەیە کە یوئێنەکان و وڵاتانی کۆمەک بەخش دەیان کرد پێشتر بۆ ئاوارەکان ئێمە بۆ ئەوەی ئەو ئاوارانە تا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەربەرزانە و ئازادانە بژین هەموو هاوکاریەکیان پێشکەشەکەین لە کەمپ و لە دەروی کەمپەکان وەکو هەموو هاوڵاتێکی ئاسایی هەرێمی کوردستان دەژین. باشە کاک حسێن باس لەو کریکێک لە هۆکارانی کە وای کردووە کە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و هەروەها وڵاتان هاوکاریەکانیان کەم بکەنەوە یا خۆت بیبڕن و هاوکاری بۆ ئاوارەکان نەنێرن. یەکێک لە هۆکارانە باس لەو کرد کە بەهۆی بەرزبوونەوەی داهاتی عێراق و هەروەها بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتە لە بازاڕەکاندا بەڵام جگەلەوەی کە لە دواییدا باز لە هاوکاریەکانی هەرێمەکەین کە لێستادا تەنها حکوومەتی هەرێم هاوکاری ئاوارەکان دەکات. عێراق دەتوانێت یاخۆ توانیوێتی هاوکاریەکی باشی ئاوارەکانی هەرێم بکات بۆ پێیکە کەمپوی ئاوارەکانی لە ناوچەکانی عێراق خواروی عێراق و لە ناوچە عێراقیەکان ڕاگرتووە؟ بەداخەوە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد لە پاش ئەوەی کە کەمپەکانی سنووری ئیدارەی حکوومەتی اتحادی ینی حکوومەتی مرکزی داخرا ئەیانویست بە زۆر بێن کەمپەکانی هەرێمی کوردستانیشدا بخەن ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرتاشەوە باوەڕمە بەوە بۆ ئەو خەڵکە بە شێوەیەکی ئازادانە و ئارەزوو مندانە بۆ پاراستنی سەلامەتی و سەرماڵی خۆیان ئاوارە بوون هاتوون و گەڕانەوەشیان بە شێوەی ئارەزوومەندانە ئەبێ بۆیە ئێمە خۆم لەلای ئێمە لە وەزارەتی ناوخۆ بە تەحدید لە ناوەندی هاوبەشی ئەمانگی قەیرانەکان هیچ فشارە و هیچ پاڵەپەستویەک ناخێنە سەر و ئاوارانێت جگە لەوانەیە کە بە ئارەزوو خۆیان نەگەڕێنەوە وەکو باسم سەرتاش ئاماژەم پێکرد ئێمە بە ئەرکی ئەخلاقی خۆمان نەزانین و باوەڕۆم بەوە هەیە کە مرۆڤەکان دەبێت لە هەرکی ئارەزووەکان بژین بۆیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو ڕۆژەیە و ئاوارانە لێرە بن ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین کە خزمەتیان بکەن سەرڕای هەموو ئەوانە ئێمە بەشێک لەو ئاوارانە ئاوارەی خەڵکی خۆشەویستی کەسوکاری ئێمە ئێزیدین کە بەداخەوە بەهۆی کارەساتەکانی ساڵی 2014 کە کوردانی ئێزیدی لە شنگال تووشی ئاوارە و دەربەدەر و قەیران بوون تا ئیستا لە هەرێمی کوردستان دەبەر ئەو هۆکارانەی کە پاڵی نایە ئەو خەڵکەوە ئاوارە بن و جینۆساید بکەن ناڵێم جینۆساید ماوە وەکو خۆی بەڵام لە ڕووی ئەمنی و ژێرخان و تا ئیستا هیچ شتێک بۆ ناوچانە نەکراوە بۆیە بە هیچ شێوەیەک ئەوانەی کە لە خەڵکی منطقەی شنگال و دەوروبەری شنگال چەندین جار لەگەڵ یانە دانیشتنمان کردەوە ئامادەی ئەویان تیانە بگەڕێنەوە لە لایەکی ترش ئێمە خەڵکی دیکەشمانی هەر بۆ زانیاری ئێوە لە کەمپەکانی سنووری ئیدارەی گەرمیان و پارێزگای سلێمانی 4 کەمپی ئاوارەمانەیە کە ئێمە لەگەڵیان دانیشتوین و تەنانەت گەیشتوتە و ئاستە گوێمان لە ڕاوبۆچوونی یەکەیەکیان بێت ئەوان ئەڵێن ئەو هۆکارانەی کە هۆکاری ئاوارەبوونی ئێمە بووە لە ناوچەکانی خومان تا ئێستا هۆکارەکان وەکو خۆی باون و ناتوانین بگەڕێنەوە لەبەرەوە دڵنیانین لەسەر و ماڵی خۆمان. باشە کاک حسێن باس لەو کرد کە لە ئێستادا حکوومەتی هەرێمە ئەرکەی گرتووە تاستۆ بۆ هاوکاریکردنی تەواوی ئەو ئەرکەی گرتووە تاستۆ با بڵێن بۆ هاوکاریکردنی ئاوارەکان حکوومەتی هەرێم پێویستە مانگانە جا نازانم ئەو هاوکاریە بە شێوی مانگانەیە خۆت بە شێوەی ڕۆژانەیە پێویستە حکوومەتی هەرێم چەند بڕە پارە تەرخان بکات بۆ ئەوەی کە پێداویستی ژیانی و ئاوارانە پڕ بکاتەوە. ئەوەی کە وەکو سەرتاش ئاماژەم پێکرد یوئێنەکان بە تەواوی قەتعی یارمەتیەکانی خۆیان نەکردەوە بەڵکو کەمیان کردوەوە ئەو بەڵام هەیەشیانە بە نمونە یوئێنێسیار بەگشتی ئەو هاوکاریە کە ئەیکرد لە بابەتی پاک و خاوێنکردنەوە کۆکردنەوەی خۆڵ و خاشەک و دابینکردنی ئاوی خواردن و ئاوی پێویستی هاوڵاتیان لە کەمپەکان بە تەواوی قەتعی کردەوە و ئەوەی سا حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکی حوتەوە گوتێتی یەکی حوتی 2022 گوتێتی ئەستۆی خۆی و بە شێوەی ڕۆژانە چۆن لە گەڕک و شارەکان خزمەتگوزاری ئەوڕۆ جێبەجێکرێت لە کەمپەکانش بە هەمان شێوە و ئێمە داوامان کردووە لە سەرۆکایەتی هەنجمەن وەزیران لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بودجێکی تایبەت بۆ ئەو بابەتە دیاری بکرێ بەڵام لەبەر ئەوە بابەتێکی فەنی و کاریە داراییە خەڵکی تایبەتمەند ئەو دەرخسانیان حاضر کردووە لە وەزارەتی شارەوانی و ئاراسی سەرۆکایەتی ئەنجومەن وەزیران کرا و بڕەکەی لەلایەن وەزارەتی شارەوانی و بەسواسەوە دیاری کراوە ئێمە ئینتزاری ئەوەکەن بەڵام تا ئەو کات کە
بڕیاری نهایی ئەنجومەن وەزیران ئەگەڕێتەوە لەلایەن بەڕێوەبەراتی شارەوانیەکان لە پارێزگاکان و بەڕێوەبەراتی ئاوەڕۆکانی پارێزگاکان بە هەمان شێوە دەست کراوە بە پێشکەسکردنی خزمەتگوزاری شارەوانی و ئاوەڕۆ لە ناو کەمپەکان. باشە کاک حسێن حکوومەتی هەرێمە گەر بێت وەم ڕاگررتنی ئەم هاوکاریانە بێت بە شێوەیەکی تەواوەتی ویتر هاوکاری بۆ ئاوەرەکان ننێردرێت بەو دوو هۆکاری کە جەنابەت باست کرد حکوومەتی هەرێم تا چەند تاکەی دەتوانێت بەردەوام بێت لە هاوکاریکردنی و ئاوارانە بۆ پێیکە لە ئێستادا دۆخی ئابووری لە هەرێم ئەوەندە باش نییە کە بتوانێت بە شێوەیەکی زۆر باش و لە جێگەی خۆیدا خزمەتی و ئاوارانە بکات و لە ئێستادا ڕەنگە بوو بێتە بارگرانیکی دیکە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر ڕاستە ئەوەی کە بەڕێز دامەژت پێکرد بە تاکید بارگرانێکی زۆرەوە بەڵام ئێمە وەکو باسم کرد باوەڕمان بەوە هەیە خەڵکێک کە پەنای هێناوەتە بەر هەرێمی کوردستان دەبێ ئەرکی ئەخلاقی خۆمان بەرامبەر بوانە بە ئەنجام بگەێنین هەرچەند بەڕاستی وەکو ئێوە ژامەژەتان پێکرد بارگرانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتە پێشنیارمان کردو ئێمە دانیشتنێکمان هەبێت لەگەڵ قۆنسولیات و ئەو وڵاتانەی کە کۆمک بەخشن بۆ بابەتی ئاوارە و قەیران لەلایەک و داوامە لە حکوومەتی عێراقت بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک ئامادە نییە بێتە سەرقەت بەڵام تا ئەو کاتەیە کە جارێکی کە ئێمە بتوانین لەلایە قەنەعات بە یوئێنەکان و وڵاتانی کۆمەک بەخش بکەین بۆەوەی یارمەتیەکان جارێک کە دەست پێ بکەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەو ئەرکەی خۆمان بەرامبەر بە خەڵکی ئاوارە بەردەوام دەبین. باشە تەنها پێشنیارتان کردو بۆی کە لەگەڵ کۆنسۆلگەریە وڵاتانی کە دەتوانن هاوکاری پێشکەش باوەڕەکان بکەن دابنیشن یا خۆت دانیشتنتان لەگەڵدا کردوون و هەروەها گەرتەنها پێشنیارە چۆن وەڵامی و پێشنیارانی ئێوەیان داوەتەوە. ئێمە ڕۆژانە لەگەڵ یوێنەکان دانیشتنمانەیە بۆ زانیاری بەڕێستان لەبەرەوە تایبەتمەندی ئیشیمە پەیوەستە بە ئیشی قەیران و بەشێک لە ئەرکی قەیران لەلایەن یوئێنەکان وەیە بۆیە ڕۆژانە لەگەڵ یوئێنەکان و ئاژانسە خێرخوازیەکان لە پەیوەندی زۆر جار دانیشتنی ڕاستەوخۆمانەیە و زۆر جار لە ڕێگەی هۆکارەکانی پەیوەندیکردن لە پەیوەندی بەردەوامداین بەڵام ئەوەی کە باسم کرد ئێمە ئەو پێشنیارەمان چاوەڕێی وەڵامی کۆنسولیاتەکەن بۆەوەی ئامادەی خۆیان پێشاندن وئیلا لە وەزارەتی ناوخۆ هەموو ئامادەکاری کراوە بۆەوەی پێشوازی لە ئەو کۆبنەوە بکرێت و کۆبنەکە ساز بکرێت تا بتوانین حقیقەتی ئەو مۆزوعە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و ئەو وڵاتانەیە کە بزات کۆمەک بەخشن باس بکرێت بۆەوەی ئەوەی کە ڕوئەدا لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ئاوەرە و پەنابەر وەکو خۆی ئەوان لێ تێبگەن چونکە زۆر جار ئەوان باسی عێراقەکەن بە تایبەت یوئێنەکانی مەم پیان دەڵێن ئەوەی کە لە عێراق گوزێرە زۆر جیاوازە کە لەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت لەبەرەوە لە عێراق شتێک نەماوە بەناو هەر ئەساسن بۆ خۆی پەنابەریان قبول نەبوو کەسێک بەناو پەنابەر لە عێراق تۆبان نەکراوە لە حاڵەکە ئێمە دەکەمپی پەنابەرمان لە هەرێمی کوردستانەیە سەرڕای ئەوەی کە 26 کەمپی ئاوارەی ناوخۆیشمانەیە کە ئەوانە هاوڵاتی عێراقین بەڵام بەداخەڵ حکوومەتی فدرال با بڵێن حکوومەتی بەغدا ئامادە نییە هەتا پێشنیاری ئەومان بۆیان کرد کە کاکە ئەو کۆمەکان ئەو یارمەتیانەوە ئەو بجانەیە کە ئێوە دابینیەکەن بۆ پارێزگاکانی ئەمبار و سەلاحەدین و نینەوە و دیالە بەشێک لەو بودجەیە بێنن یارمەتی و خەڵکانە بدەن کە خەڵکی و پارێزگانن لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی هیچ پێشوەچۆنێکی نەبووە لەو بوارە بۆیە ناچارین ئەو حقیقەتە پێمان باش بووە کە لەگەڵ لە وڵاتە کۆمەک بەخشەکان زیاتر باس بکەین. باشە کاک حسێن هۆکار چییە خۆتبیانی و پاساوی حکوومەتی عێراق چییە بۆی کە هاوکاری ئەو ئاوارانە کات کە لە هەرێمی کوردستانن وەک خۆش داماژەت پێداکە زۆرێک لەو ئاوارانە لە خوار و ناوەڕاستی عێراق و هاتوونەتە هەرێمی کوردستان بەو پێی کە گرجی و ئاڵۆزی و هەروەها دۆخێکی سیاسی باش لە عێراقدا لە ناوچەکانی عێراقدا ناگوزارێت جگەلەوەی کە هاوکاریان ناکات بۆچی ناوێت گەڕاندنەوەیان بۆ ناوچەکانی خۆیان لە ئەستۆ بگرێت و ناوچەکانیان ئاوەدان بکاتەوە. واللهی ڕەنگە هۆکاری تایبەت هەبێت لە لای ئەوان ئێمە ناتوانین ئەوەی کە گوێمان لێ بووە لە خودی ئاوارەکان نەک بڵێن ئەوە ڕێی ئێمە ئەوەی کە گوێمان لەوان بووە ئەوان ئەڵێن دیموکرافی ناوچەکانی ئێمە بە تایبەت سونە نیشتنەکان گۆڕاوە هەندێک ناوچەیە من بە نمونە بۆ بەڕێستان باسکەم خەڵکی یەسریبە لە نزیکی سامەڕا ئەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین بگەڕێنە جێگەورەکەی خۆمان لەبەرەوە ماڵ و مڵکمان ژێرخانمان هەمووی تێک دراوە داگیر کراوە تەنان ڕێگەش نادرێن بگەڕێنەوە وەکو باسم کرد ئەمە ڕێی ئەوانە نەگڕێی ئێمە لە وەزارەتی ناوخۆ و ناوەندی هاوبەشی مانگی قەیرانەکان. باشە کاک حسێن من پێشتریشەوە پرسیارم کرد
هۆکاریەوەیە خۆت بیان و پاساوی حکوومەتی عێراق چییە بۆەوەی کە هاوکاریەکانی ڕاگرتووە بۆ ئاوارەکان بۆ پێیکە جەنابەت باست کرد کە هەماهەنگیمان هەبوو پەیوەندیمان پێوە کردوون کە هاوکاری بۆ ئاوارەکان بنێرن بیانووی ئەوان چییە کە هاوکاریەکانیان ڕاگرتووە خۆت بە هیچ شێوە هاوکاری نانێر یا خۆت هاوکاریان ناکەن وەکو باسم کرد ئەوەی کە لە ڕابردوو شەکرا و ئەوەی ئیسە شەکرێ 3 مانگ یا 4 مانگ جارێ بڕەکەمێک سەلەیەکی خۆراکی ئەنێرە بۆ ئاوارەکان کە بەداخەوە زۆر جار ئەو سەلە خۆراکیش کاتێک گاتە دەست ئاوارەکان بە کەڵکی خواردن نایە من نمونەیەکتان بۆ باسکەم هەر ئەم ساڵ لە سەرەتای هاوینی ئەم ساڵ دووجار ئەو یارمەتیە بۆ کەمپەکانی سنووری ئیدارەی گەرمیان ڕۆیشت و وای لێ هات کە ئاوارەکان ئەو سەلە خۆراکیە بێنن لەسەر جادەی نێوان کەلار بۆ دەربەنیخان ڕۆیکەن و بڵێن ئەمە ئەو نوع خواردنەیە کە لەلایەنی عێراق بۆمان دابین کراوە جگەلەوە حکوومەتی عێراق شتێکی وای نەکردووە لە چی لە ڕابردوو و ئیستەش دەڵێن ینی من کاگەحسان بەڕێز کاگەحسان نوێنەری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق چەندین جار لەگەڵ دانیشتوم زۆر بە سەراحەت و ئەڵێ حکوومەتی عێراقی ئامادەی ئەوەی تیانەیە کە هیچ یارمەتێکی ئاوارەکاندا بەو شێوەی کە ئێوە مەبەستانەوەتە هەرێمی کوردستان مەبەستی پێداویستەکانی ژیانیان بۆ دابین پێی ئەڵێن پێمان ناکرێت ئەو بیانوکیانەوەی بەڵام ئەسبابی بیانوکیان دیاری ناکەن کایە وەکو خۆیان ئەڵێن بوجەنێک ئێمە قەنەعاتمان بەوە نییە بوجەنێ لە بەوکوە پێشتر ژامەزەم ئەمەژەن پێکرد حکوومەتی عێراق خاوەن دەرامەدێکی خەیاڵیە کە لە 50 ساڵی ڕابردوو ئەوەی کە لەم ساڵە گوزارێ تەنیا لە 50 ساڵی ڕابردوو یەک جار ڕووی داوە ئەو ژوابزانام لە ساڵی 1972 بۆ کە حکوومەتی عێراق توانێتی ئەو بڕەنەوەتە بۆ پارەیە بفرۆشێت باشە کاتە کاک حسێن پێویستە چی بکرێت بۆەوەی کە ئەو ئاوارانە بە شێوەیەکی شایستە و بەپێی ڕەزامەندی لەسەر ڕەزامەندی خۆیان بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان و بۆ ناوچەکانی خۆیان و هەوڵەکان ئەگەر بە شێوەیەکی دیکە خۆت پرسیارێکی دیکە بکەم هەوڵەکان بۆ چارەسەرکردنیە و گرفتانی کە لە ناوچەکانیان هەیە و هەماهەنگیەکان لەگەڵ حکوومەتی عێراق و هەروەها قسەکردن لەسەر و ڕێکەوتنی هەیە لەنێوان هەرێکی کوردستان و حکوومەتی عێراقی بۆ ئاوازانکردنەوە و ناوچانە بەکوێ گەیشتون ئێمە ئەوەی کە تێبینیمان کە دابەشی دوو بەشی بکەین بەشی یەکەم بە تایبەت بۆ کوردانی ئێزیدی ئەوەیە کە بە تاکید ئەبێ ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کراوە بەناو بانگە بە ڕێکەوتنامەی شنگال تا ئەو ڕێکەوتنامە وەکو خۆی جێبەجێ نەکرێت بە تاکید خەڵکی شنگال ناتوانن بگەڕێنەوە جێگە و ڕێگەی خۆیان چکە مکانیزمی گەڕانەوەکە دیاری کراوە وەکو باسشم کرد ئەوانەی تر کە خەڵکی ناوچەکانی ئەمبار و تکریت و سەلاحەدین و دیالن ئەبێ ناوچەکانیان جارێکە لە ڕووی ژێرخانە بوو بژێتەوە و دڵنیایی بدرێتە خەڵکە ئاوارەکە بۆی بگەڕێنە جێگە و ڕێگەی خۆیان ئێمە تا ئەو کاتێککە و ئاواران لێرا بن لەسەر خەتە بین و بەردەوامە بین لەوەی کە لە ڕابردوو کردمان و بە تاکید لە داهاتوش هەوڵەکانمان بەردەوامە بێچی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت خۆی بەتەنیا بۆیان دابین کە لە ڕووی مادی و لە ڕووی یارمەتیەکانی تر و ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد ئێمە بەردەوامە بین لە پەیوەندیکردن لەگەڵ وێنەکان و ئاژانس و وڵاتە کۆمەک بەخشەکان بۆ دابینکردنی ژیان و گوزارانێکی شەریفانەتە ئەو خەڵکانی کە لە هەرێمی کوردستان دەژین. باشە زۆر سپاس بۆ حسێن کەلاری بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.